هەڵوێستی خۆمان لە چەند خاڵێک بخەینە ڕوو. یەکەم، سەرجەم قسەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕەت دەکەینەوە و پێمان وایە جگە لە پاسەهێنانەوە بۆ دزی و گەندەڵیەکان هیچ شتێکی نوێی تێدا نەبوو. دووەم، هەڵوێستی خۆمان دەخەینە پاڵ هەڵوێستی ئەو مامۆستا و خوێندنگایانەی بایکۆتیان کردووە و داواکارین لە سەرجەم مامۆسایان و فەرمانبەران کەوا سبەینێ سبەی یەکشەممە بەرواری 6/3/2022 بایکۆتی دەوام بکەن و دەوامی سەرجەم زانکۆ و قوتابخانە و فەرمانگەکان ڕابگرن. هاوکات داوا دەکەین بۆ مانگەکانی ئایندەش لە ئەگەری پێنەدانی موچە بەسی ڕۆژجارێک بەبێ لێبڕین بایکۆتی دەوام و خوێندن بکرێت. لە کۆتاییدا ڕای دەگەینین هەر پێش هاتێک بۆ پرۆسەی پەروەردە و خوێندن بێتە پێش دەسەڵاتدارانی گەندەڵ و بێباکی هەرێمی کوردستان لێی بەرپرسیارن. ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایانی ناڕازی 5/3/2022